و وەکو چۆن لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ئەو کەسانەی کە خانەنشینە بن ئەتوانن کاریگەری زۆر گەورەیان لەسەر حکومڕانی وڵاتەکەیان و دەوروبەریانە بێت کە ئەبنە ڕاوێژکار و لە کۆمەڵی سێکتەری جیاوازە کارەکەن کە هەم کۆمپانیاکان هەم حکوومەت هەم پەرلەمان هەم وڵاتانی کە پێویستیان پێیانە ڕاوێژیان پێەکەن و ئەتوانن سوود لە ئەزمموی ڕابردویان وەربگرن. ئێمە تەمەناکەین ئەو کەسانەی کە لە وڵاتی ئێمە لە هەر بوارێکە خانەنشینە بن ئەم خانەنشینە نەکات ئەوەی بچنە ماڵەوە دانیشن و پێیان وابێتر ئەمانە توانای کارکردنیان نەماوە. بە پێچەوانەوە ئێمە پێمان وایە ئەو کەسانەی کە خانەنشینە بن خاوەنی ئەزمموونێکی زۆر گەورن. لە هەمان کاتە نیگەرانین کە کۆمەڵێک لە پزیشک کە کۆمەڵێک لە کارمەندی تەندروستی کە کۆمەڵێک لە فەرمانبەری ناوەندی تەندروستی کە ئەزمموونێکی زۆریان هەیە ناوەندەکانی تەندروستی جێدێڵن و بەداخەوە ئەرکەکانیشیان بۆ کۆمەڵێک هاوڕێتریان جێدێڵن. بەداخەوە ساڵانێکی زۆرە پۆل هاوڕێکانمان هاوپیشەکانمان خوشک و براکانمان لە ناوەندی تەندروستی ناوەندەکانی تەندروستی جێدێڵن بۆی خانشین بوونیانەوە. ومێدم وایە حکوومەتی هەرێم بتوانێت شوێنەکانیان بەو گەنجانە پڕکاتەوە کە ئێستا خۆبەخشن لە ناوەندەکانی تەندروستیدا.